سلااو ڕێزم ئێستاش دەبوو بنێران خۆشەویستان ئازیزانی هەموو لایەک کاکە لە هەمیشی نوێ و ناوازەی ئێستا بێکتاشان دەبینەوە چاوەڕوان بن لە کاتی تەسوێری نیسار ژمێری خۆی ڕەش دەکات بە قەلەمی چاوی چا دەکات کلێنس لە چی ببینین ئەوەش لە کاتی تەسوێری مامۆستا ناویچ بوو نزار چاوشینی مامۆستا محەممەدی گۆڵ ئێستایش ئێستا مامۆستا سەردار بەناوی چییە مامۆستا سەرداری گوڵ قوربانی بەم ئەوە بەژنەها بەژنە باڵایە بەس دوو نانی تیریمان بۆ بڕشێنە مامۆستا سەردار دوو نانی خەندە و کێشە باسی تاڵی ڕۆژگارە پرتە پرتی ژیان و کێشەی ماڵی سەردارە لە پرتە پرتی ژیان کاکە قالە پێشکەشکارە شەنگە کوڕێکی چاکە بەستۆزێ فەقیر حاڵ